ئەم ساڵیش هەموو پێکەوە لێرە یادی هەواڵ شۆڕشەکەینەوە. دەستپێکی مەراسیمەکەشمان خولەکێک گوەستانە بێ بۆ گیانی پاکی هەواڵ شۆڕش و هەموو شەهیدانی ڕێگەی ئازادی. شەهیدان ڕۆشنکەرەوەی ڕێگای تێکۆشانمان. بەڕێزان لەسەر ناوی ئاژانسی ڕۆژ نیوز جارێکی تر بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. بەخێر بێن بۆ ئەوەی کالێرە پێکەوە جارێکی تر پەیمان بۆ هەواڵ شۆڕش نوێ بکەینەوە کە ئەو ڕێگای تێکۆشانی ئەو گرتبووی ئێمە لێرەوە لە ساڵیادێکی ترا پەیمان نوێ بکەینەوە کە بەردەوامی بەو ڕێ و ڕێبازە ئەدەین کە هەواڵ شۆڕش گرتبووی. هەڵبەتە هەواڵ شۆڕش مێژوویەکی ئەوەندە جوانی بۆ خۆی نووسیەوە کە هەر یەکە لە ئێمە بە شانازیەوە یادیەکەینەوە، بە شانازیەوە باسی هەواڵ شۆڕش ئەەکەین. ڕەنگە لێرە لە ناو ئەم ئامادەبوانەدا چەند کەس هەبن کە لە نزیکەوە هەواڵ شۆڕشیان نەبینی بێ، نەیان ناسی بێ، کاریان لەگەڵ نەکردبێ، بەڵام ئەو مێژوەی کە هەواڵ شۆڕش بەدەستی خۆی بۆ خۆی نووسیەوە وای کردووە کە هەموو ئەو بەڕێزانی کە لێرن، هەموو ئەو کەسانی کە ناوی هەواڵ شۆڕشیان بیست بێ شانازی پێوە بکەن و خۆزگە بخوازن کە ئەوانش بتوانن وەکو هەواڵ شۆڕش کار بکەن، وەکو هەواڵ شۆڕش دڵسۆزی کارەکەی خۆیان بن، وەکو هەواڵ شۆڕش دڵسۆزی خاک و گەل و نەتەوەی خۆیان بن. هەواڵ شۆڕش بۆ ئێمە وەک مامۆستایەک بوو. هەموو ئەوانەی کە لە نزیکەوە هەواڵ شۆڕشمان بینیوە هاوڕێیەتیمان کردووە. هەواڵ شۆڕش وەکو مامۆستایەک بۆ خۆمان ئەبینین و خۆمان وەک خوێندکار وەک قوتابی هەواڵ شۆڕش ئەبینین کە پێویستە ئێمەش هاوشێوەی هەواڵ شۆڕش ئەو مێژووە بۆ خۆمان بنووسینەوە، چکە مێژووی هەر کەسێک خۆی بەدەستی خۆی، هەر ئینسانێک خۆی بەدەستی خۆی مێژووی خۆی ئەنووسێتەوە. بۆیە ئێمەش گرنگە هاوشێوەی هەواڵ شۆڕش بین، هاوشێوەی ئەو زیندانیانە بین کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە بادینان لەلایەن ئەم دەسەڵاتەوە زیندانی کران، حکم دران، تۆمەتیان بۆ هەڵواسرا، بەڵام دیسان ئەوان لە ناو زیندانە بەرخۆدانیان کرد. بەخێر بێن بۆ شەشەمین ساڵیادی کۆچی دوای هەواڵ شۆڕش. دیارە لە دەستدانی هەواڵ شۆڕش ئەو خەسارەتەیە کە بۆتە هۆی دروستکردنی کەلێن و برینێکی قوڵ بۆ ئێمەی تەواوی هەواڵان و هاوڕێبازانی هەواڵ شۆڕش و ڕاگەیاندنی ئازاد. ئەلبەتە لەم قۆناغە پڕ ملیملانێ و کێشمەکێشەی میلێتەکەماندا پێیتا تێپەڕ دەبێت. لە هەموو کات زیاتر پێویستمان بە شۆڕش و شۆڕشەکانە کە ئەرکی پارێزگاریکردن و گواستنەوەی ڕاستیەکان بگرێتە ئەستۆ و بە قەڵەم و ئازاد و ئازا و بوێرەکانی ببێتە بەرگریکاری پرسی ئازادی و پرسینەتەوە و نیشتیمانەکەمان. هەر بۆیە شۆڕشیش وەک سەربازگەڕێکی حەقیقەت لە هەر کەس زیاتر دەرکی بە مەترسیە کردبوو کە بەرۆکی نەتەوەکەمانی گرتبوو. بۆیە بە ڕوحی فیداکاریەوە بێهەستکردن بە ماندوێتی نەک تەنیا وەک ڕۆژنامەنووس، وەک تێکۆشەرگەرێکی حەقیقەت و ئازادی و فەلسفەی تێکۆشانی ئازادی ژن بێ وچان و بێهەستکردن بە ماندوێتی کاری دەکرد. هەروەکو هەڤاڵانیش باسییان کرد شەید شۆڕش کەسێک بووە، کەسێکی چالاک، کەسێک بووە کە لە ناو ڕاگەیاندنە هەمیشە لە ناو ئازاری گەلەکەیە هەموو شتە باشەکانی گواستۆتەوە و گواستوێتەوە و سووری نەکردووە لە خەبات. هەر بۆیە ئێمە پرسە و سەرخۆشی ڕادەگەیەنین وە لەو حەقیش نییە ئەو قسەیە، بەڵام بە هەر حاڵ ئێمە خۆمان بە سپاس و هێنێ بنەماڵەکەی دەکەین کە کەسایەتی وەکو شەید شۆڕشی خوڵقانوە. هەڵبەتە خۆشحاڵین بە ناسینی ئەم بنەماڵە وڵات پارێزە و ئێمەش وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدان هاوغەمی خۆمان دەرەبڕین بۆ ئەم کەسە و هیوادارین نەک هەر بنەماڵەکەی، نەک هەر ڕۆژنامەوانان و ڕاگەیانکاران، هەتا ئێمە هەڤاڵانیش تەواوی خەڵکی وڵات پارێز خەباتی شەید شۆڕش لە یاد نەکەین و بەردەوامی بە خەباتی ئەو بدەین.